لەوان بایکۆت و کۆڕۆنا فێرکردنی ئەلکترۆنی لە عێراق سەردەکەوێ دوای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا و ڕاگررتنی خوێندن لە عێراق مەترسی فەوتاندنی ساڵێکی خوێندن لای خوێندکاران هاتە ئاراوە چونکە لە ئێستادا وەزارەتی پەروەردە خوێندنی کردووە بە ئەلکترۆنی ئەمەش گلەیی خوێندکاران زیادی کردووە لەبەرەوەی پێشتریش بەهۆی خۆپشاندانەکانەوە دەرگای قوتابخانەکان بۆ ماوەی 3 مانگ داخرا بە پێی ڕای چاودێران تا ئێستا عێراق لە ڕووی فێرکردنی ئەلکترۆنیەوە نەیتوانیوە وەک وڵاتانی تر بێت وەیە فێرکردنی ئەلکترۆنی بە ئەنتیبایەتیکی کاتی ناو دەبرێت چونکە کێشە بەردەوامەکانی عێراق ڕێ لە خوێندن دەگرن هەروەها کێشەی لاوازی ئینتەرنێت لە عێراق بوونی هەیە بە پێی نیشاندەرە نێودەوڵەتەکان لە ساڵی 2019 عێراق لە پلەی کۆتاییەکانە بۆ خزمەتگوزاری ئینتەرنێت ئەوەی نرخێکی زۆر بەرز و خێراییەکی کەمی هەیە بە بەراورد بە وڵاتانی تر لەلایەکی تریش قوتابیەکان لە قوتابخانەکان بە شێوەیەک ڕانەهێنراون کە بتوانن ئەم سیستەمە ئەلکترۆنیە بەکار بهێنن ئەمەش جیاوازی لە ئاسیان دروست دەکات جگەلەوەی پابەندی وانەکانیان نابن بە تەواویش لەوانەکانیان تێناگەن ئەمە ژوادەکە ئەو قوتابیانەی لە قۆناغەکانی کۆتاییدان زەرەرمەندی یەکەم بن چونکە ئەوان زیاتر پێویستیان بەوانە و دەوامەی ڕێکخراو هەیە توێژەرانی دەرونی دەڵێن فێرکردنی ئەلکترۆنی لەوانەیە کێشەی دەرونی بۆ قوتابیان دروست بکات و زیاتر ئالوودەی بەکارهێنانی ئامێرەکانی ئەلکترۆنی ببن بە تایبەتدای ئەو قوتابیانەی لە ئاستی سەرەتاییدان هەروەها کاریگەری کۆمەڵایەتیش هۆکارێکی ترە چونکە کوڕان لە عێراق ئازادن لە بەکارهێنانی ئینتەرنێت و کچانیش لەلایەن بەشێک لە خێزانەکانەوە ڕێگەی بەکارهێنانی ئینتەرنێتیان پێنادرێ یان ماوەیەکی کەم ڕێگەیان پێدەدەن لەپاڵ ئەمانەشدا وەزارەتی پەروەردە هەستاوە بەدانانی خشتەیەک کە ڕۆژانە وانەکانیان لە ڕێی کەناڵێکی پەروەردەییەوە پەخش بکرێت هەروەها دەستەی باڵای مافەکانی مرۆڤ لە عێراق داوای لە کەرتی پەروەردە کرد لەگەڵ درێژبوونەوەی ماوەی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا درێژە بە خوێندن بدەن بە شێوەی ئەلکترۆنی لە هەموو ئاستەکانی خوێندن و پابەند بن بە ڕێنمایەکانی خاچی سوور و ڕێکخراوی یونسێف و تەندروستی جیهانی بۆ ئەوەی خوێندنی خوێندکاران نەفەوتێ بەڵام بەپێی زۆرینەی ڕای چاودێران ئەمە چارەسەری کۆتایی نییە و کاتیە بۆیە پێویستە حکوومەت ڕێکاری تر بگرێتە بەر